باجیکان دەوام هەیە؟ نەوەڵانیە بە ساقەوم چەند ڕۆژە دەوام نییە؟ لەگەڵام 20 ڕۆژە نییە. بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لەلایەن مامۆستایانەوە لە شاری سلێمانی و چەند شارێکی تری هەرێمی کوردستان بەردەوامە و چارەنووسی ساڵێکی خوێندکاران دەبەسترێتەوە بە پێدانی موچەی مامۆستاکانیانەوە. ئەگەر پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بە پێی پێوەرەکانی نەتەوە یەکگرتوەکان نەبێت و مامۆستایان بەردەوام بن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن، ئەگەری هەیە خوێندنی ئەمساڵی زانکۆکان هەژمار نەکرێت. تەلەبە زۆر سەروەتەوانێ زۆربیان تااقەتی مەکتەبیان لی نەماوە هیواژی ئەوانی کە مامۆستا خصوصی شتیان ئێوانە بە تەواتی دەرسی خۆیان هیچ کێشەیشان نییە بەسی ترەوانەی کە فەقیرن کێشیان زۆر بە دروستە بێ لەوانەیە ئەیوایەتیا تەحملی و زەختە ناکە کە مامۆستا لی بکە. تەلەبەی پۆلیسەژی زۆر سەرری کردووە هەندێک شەژی تەلەبەی پۆلەکانی تری زۆر سەرریان کردووەدارم حکوومەت چارەسەری بۆم بایکۆتە بدۆزێتەوە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەیاند ئەگەر نەتوانرا پرۆگرامی خوێندن بۆ وەرزی دووهەم لە کاتی خۆیدا تەواو بکرێت، ناچار دەبن لە پشووەکانی بەهار و هاویندا درێژە بە پرۆسەی خوێندن بدەن. ئەگەر هاتوو درێژەی خایان ئێمە کۆمەڵێک پشومان هەیە هی بەهارە و هەروەها نزیکەی 2 مانگ پشومان هەیە پشووی هاوینە ئەتوانین کە ئەوش ئەرکوماندووبوونەکەی چێتە سەر مامۆستا و خوێندکارانیان ئەتوانین تعویزی ئەو ماوەی بایکۆت بینەوە بەمەرجێگەر ئەگەر مامۆستایان ڕازی بن. مامۆستایانیش دەڵێن بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن بەویست و هەڵبژاردننی خۆیان نەبووە، بەڵکو لەلایەن حکوومەتەوە بە سەریاندا سەپێنراوە. ئێمە وەکو مامۆستایان دەرگانەما لێ نەدەین هەر 5 حیزبەکەی پێکێنەری حکوومەت لە بچووکترین بەرپرسی پەروەردەوە هەتاکو و وەزیری پەروەردە سەرۆکی حکوومەت ئێمە چوینە لای ون خۆم شخصی بە سەرۆکی حکوومەتم وت کە بەڕاستی ئێمە لە سلێمانیەوە هاتوین بۆ لات بۆی داوات لێ بکەین چیتر پەروەردە پەکمەخە ئێمە مامۆستایان خۆمان بە خاوەنی ڕاستەقینەی پرۆسەی پەروەردە ئەزانین و نامانەوێت بەڕاستی پەروەردە پەکی بکەوێت ئەو حکوومەت و دەسەڵاتە کە بێباکە بەرامبەر پەخستنی پەروەردە. ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەگەر لە ئێستاشدا کۆتایی بە بایکۆت بهێنرێت دەتوانرێت پشووی بەهارەکەم بکرێتەوە و قەرەبووی ئەو ماوەیە بکرێتەوە. لەگەڵ وەزارەتی پەروەردەشە ئەوانە لە با بڵین ئەتوان قەرەبوو بکەنەوە ینی بۆ نمونە مانگی 3 مانگی 6 ینی حاڵتی قەرەبووکردنەوەیان لەبەردەستایە هاوکات وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە و سەرۆکایەتی زانکۆی سلێمانیش هەمویان ڕاگەیەنراوە ینی قسەیان کردووە لەو بارەیەوە کە هەم حکوومەت بەهانایانەوە بچێ دۆخی دارایی و قەیرانی دارایی چارەسەر کاتچکە ناکرێت بەڕاستی مامۆستاش موچەی نەبێ فەرمانبەر موچەی نەبێ و دۆخەکە دۆخێک بێت کە ئاسایی بۆ خوێندن هەمیش وا بێت کە پرۆسی خوێندن پەچینەکەوێت لە هەرێمی کوردستان کەواتە بەرپرسیارەتەکە ئێستا هەمووی ڕووی لە حکوومەتە کە نەهێڵە دۆخەکە بکە بە دۆخێکی مەترسیدار. ڕێکخراوەکانی یونیسف و یونسکۆ چاودێری پرۆسەی خوێندن دەکەن لە سەرجەم ئەو وڵاتانەی کە لەو دوو ڕێکخراوەدا ئەندامن. عێراقیش یەکێکە لەو وڵاتانە و هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. لەبارەی خوێندنی ئەمساڵیشەوە ئەو ڕێکخراوانە چاوەڕوانی بڕیاری فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا دەکەن و دواتر بڕیار دەدەن. نژاڵە محەممەد NRT سلێمانی.